سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئازیزان هەروەک خۆتان ئاگادارن خەریکە لە شۆڕشێک نزیک دەبینەوە کە بە قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لەلایەن گەشتی ئێرشادەوە بە ڕەمزی ژینا و بە ڕەمزی ژن ژیان ئازادی کۆمەڵگەی کوردستان و ئێرانی هەژاند و بەشێکی زۆر لە تابۆ و هێڵە سوورەکانی کۆماری ئیسلامی تێکشکاند. پێشەنگایەتی ئەم شۆڕشە ژنان و لاوانی بوێری و گیان هاتوو لە دەست زوڵم و زۆرداری ئەم دەسەڵاتە بوون. ئاگاداریشن کە 25 خەرمانان وەک ڕۆژی بەڕێوەچوونی مانگرتنی گشتی ڕاگەیاندراوە و 6 حیزبی چالاک لە بزوتنەوەی شۆڕشی ئێرانی کوردستاندا بانگەوازێکی هاوبەشیان بڵاو کردوێتەوە داوایان لە خەڵکی کوردستان کردووە بەتەم ئەم مانگرتنەوە بن. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم باسە و سەبارەت بە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی هاتوینێتە خزمەت بەڕێز کاک محەممەد نەزیف قادری ئەندامی بەڕێوەبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بەرپرسی ناوەندە پەیوەندیە گشتیەکان تا ڕای بەڕێزیان سەبارەت بم بابەتە وەربگرین. کاک محەممەد ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لە خزمەت ئێوەدا بین. زۆر سپاس، زۆر بەخێر بێن، هەموو کاتێکتان باش. پێش لەوەی پشیلە نێو بەرنامەکە سڵاو و ڕێزت بۆ خەڵکی خەباتگێڕی کوردستانەوە بۆ بینەرانی بەرنامەکەتان زۆر خۆشحاڵم لە خزمەتتانین و هیوادارین وتوێژێکی بە دڵی ئێوەمان بێت. زۆر سپاس کاک محەممەدیان، بارە سپاس دەکەین بۆی کە داوەتێکتان قبول کرد. کاک محەممەد بە لێرەوە دەست پێ بکەین. من لە سەرەتادا ئاماژەم پێدا کە ساڵێک تێپەر دەبێ لە شۆڕشی ژینا، شۆڕشی ژن ژیان ئازادی و بە شێوەهای جۆراوجۆر تا ئێستاکەش کە لە خزمەت بەڕێستاندان قسە دەکەین ئەم شۆڕشە هەروە بەردەوام بووە. با لێرە دەست پێ بکەین بەڕێستان هەڵسەنگاندن و لێکدانەوەتان لەسەر ئەم یەک ساڵی شۆڕشی ژینا چۆنە؟ پێمان خۆشە قسە و باسی ئەوەش بیستین ڕابڕای ئێوە بزانین چییە. ڕاستیەکەت گەرەکە ئەگەر ئێمە ئەرزیابی یا هەڵسەنگاندنێک بە نسبەتی مەسئلەی شۆڕشی ژیناوە بکەین لە ژێر ناوی ژن ژیان ئازادی و بەڕەوایی ئەو دروشمە و هەروەها تەسیرات و ئەو شور و شەوقەیەکی کۆمەڵانی خەڵک بە نسبەت ئەو شۆڕشەوە لە خۆیان نیشانیاندا دەتوانین چەند خاڵی ئەساسی ئاماژە پێ بکەین. یەکەم چیت کە ئەم حادسە ڕوویدا لە ڕاستیە تاوانێکی گەورە بوو دەرحەق بە کچێکی مەزڵومی کورد، کچێک کە دنیای ئاوات و ئارەزووی بوو، کچێک کە شایی بەخۆی بوو بۆ ژیانی ئابرومەندانەی خۆی و هەروەها کچێک کە حازر نەبوو بچێتە ژێر سێبەری ئەو دیاردە ڕزی وە کۆمەڵایەتیانەی نظامی کۆماری ئیسلامی و پەیڕەوی لەو قەید و بەندانە بکە کە کۆماری ئیسلامی فەرزی کردووە بەسەر ئێرادەی ژنانە کچانی خەباتگێڕی وڵاتەکەمان و نەتەوەکەمان. ئەمە بۆ خۆی لێرە یەکێ لە وەجهە تایبەتیەکانی ئەم حرەکەتەیە کە ئستارتەکەی بەو شێوە دەستی پێکرد کە کۆماری ئیسلامی بە پێچەوانەی هەموو یاسا و ڕێسایەکی نێونەتەوەیی بە پێچەوانەی پرەنسیپەکانی جارنامەی گردوونی مافی مرۆڤ بێڕێزیان بەو کچە کرد و زۆریش ناجەوان مێرانە شەهیدیان کرد. خودی شەهیدکردنی ئەم کچە بەو شێوەوە بە ئەو مۆتۆدەی کە کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە خەڵکی مەزڵوم و بێتاوان قوربانی سیاسەتەکانی یەکا ئینعکاس و دەنگدانەوەیەکی بەرینی بوو. یەکەم چت خودی بنەماڵەی ئەو شەهیدە بوو کە کۆماری ئیسلامی و پیاوکوژانی کە هەوڵیاندا بنەماڵەکەی بێدەنگکەن و ئەو تاوانە داپۆشن، بەڵام هەڵویستی بوێرانە و ئازادی خوازانە و مافخوازانە و مسەمەمبوونیان بۆ لە قاودانی ئەو تاوانی کۆماری ئیسلامی لەلایەن بنەماڵەی شەهید ژیناوە دەتوانم بڵێم وەرە بەخش بوو بۆ هاتنە سەرخەتی کۆمەڵانی خەڵک و مەحکومکردنی ئەو تاوانەی کۆماری ئیسلامی. هەر دوای شەهیدکردنی ژینا
وەختی خۆی ناوەندی هاوکاری بەیانیەیەکیدا بۆ محکومکردنی ئەو تاوانەوە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان و گەلانی ئێران و ئازادی خۆزانی ئێران لە بەرامبەر ئەو تاوانە بێدەنگ نەبن. جگە لەوە ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان لە پەیوەندیە بووین و تەبادلی نەزەرمان کرد و تقریباً لەسەر چوارچێوەیەک ساغ بووینەوە کە لە یەک گوتارە و بە هەدایەتکردنی ئەو حرەکەتە لە مقابڵی ڕژیمی کۆماری ئیسلامیە فەراخان بدەین بۆ ئەوە خەڵکی کوردستان بێنە شەقام بە هەر شێوەیە بۆیان نەکرێن احترازاتی خۆیان دەر ببڕن و نیشان بدەن لە بەرامبەر تاوانێکی ئاوا بێدەنگ و بێ هەڵویستنی. بەخۆشیەوە ئەو هەڵویستە مرۆڤ دۆستانە یا نیشتمان پەروەرانەی هێزە سیاسیەکانی کوردستان و لە عینی حاڵە ئەو ڕەدەفعلەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەو تاوانە نیشانیاندا توانی گوتارێکی یەکگرتوو و هەنگاوێکی مەیدانی هەمسوو بکە پێکەوە و نیشانیدا لە ماوەیەکی کەمە هەموو خەڵکی کوردستان هاتنە سەر شەقامەکان هەر لە خۆی و ماکووە بگرە هەتا ئیلام و لوڕستان خەڵک یەک پارچە بەنسبەتی ئەو مەسەلەوە هامدەریان نیشاندا هەمسوویان نیشاندا و خەڵکی کوردستان ئەو هەمبەستگی و هەمسوویەی کە لە خۆیان نیشانیدا بلافاصلە لە خەڵکی شارەکانی دیکەی ئێران تاران، شیراز، ئەسفەهان، مەشهەد، خۆراسان، زاهیدان هەموو شارە گەورەکانی ئێران پشتیبانیان لە ئەو فراخانە کرد و پشتیوانیان لە ئەو هەڵویستە بوێرانە و مرۆڤ دۆستانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد. ئەم شۆڕشە خاڵێکی دیکەی بەرجەستەی ئەوە بوو مەسئلەی ئیدئۆلۆژی مەسئلەی ئەفکاری سازمانی یا گروهی پێوە دیار نەبوو لەسەر کۆمەڵێک پرەنسیپی ئەساسی ئەو هەمبەستگیە شکلی گرت و ئەو هەمبەستگیە بوو بە گوتارێک هەر لە ماوەیەکی کورتە سنوورەکانی ئێرانێکی تێپەر کردووە بوو بە گوتارێکی نێونەتەوەیی و بوو بە دروشمێک کە سەراسەری دنیای تەنیەوە و هەموو ڕاگەیەنەکان کۆڕ و کۆمەڵە مرۆڤ دۆستەکان مەراکزی قەرار پارلەمانەکان کۆنگرسمەنەکان و ڕێکخراوەکانی داکوکی کار لە مافی مرۆڤ بەهانای ئەو شۆڕشەوە هاتن و پشتیوانیان بە شێوەی جۆراجۆر لە ئامانجەکانی ئەو شۆڕشە کرد. خاڵی جێی سەرنج ئەوە بوو کە بۆ یەکەم جار ئەگەراڵێن بۆ یەکەم جار لە بەرگەکانی مبارزەی گەلانی ئێران و پرۆسەی دموکراسی خوازی ئێران هەر لە زمانی مەشروتیەتەوە بگرە هەتا شۆڕشی 57 و تا قیام و ئاعترازاتەکانی دوای 57 لە مقابڵی ڕژیمی کۆماری ئیسلامیە نەقشی ژنان و هەمبەستگی ژنان و یەکگرتووی ژنان و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ئەو دیاردەنا حەزانەی کۆماری ئیسلامی کە بەسەریانە فەرز کراوە دەتوانم بڵێم هەژێنەری ئەم شۆڕشە بوون ئەم بزوتنەوەیە بوون لەواقع سیمای جۆنبشەکە یا بزوتنەوەکە زۆرتر لە ئێرادەی قایم و مافخوازانەی ژنانە خۆی نیشاندا. ئەمە بۆ خۆی نیشانەدا کە پێکهاتەکانی کۆمەلگا بۆ ئەوەڵین جار ئاگاهی سیاسیان گەیشتە ئەو ئاستەی کە ئەو هەمبەستگی و ئەو یەکدڵی و یەکگرتوویە بەخۆوە ببینێن و ئەوە یەکێ لەو شتانە بوو کە کۆماری ئیسلامی بە تەواوی بێتاقەت کرد. خاڵی دیکەی کە ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ ساڵەکانی 96 98 و پێش ئەوەیش دروشمەکان ڕادیکاڵتر بوون، یعنی لە دروشمەکانی شۆڕشی ژینە ئەگەر ورد بینەوە یا ئەگەر کارناسانە تەحلیل و تەفسیری بکەین ئاعترازاتی ساڵانی ڕابردوو زۆرتر مەتالباتی بوو یا بە جۆرێک ئەو حرەکەتە ئاعترازیاتانە دەستیان پێکرد تەداوم یا ئامانجی ئەو شۆڕشانە وەک پێویست ڕنگدانەوەی نەبوو لە نێو هەموو پێکەتەکانی کۆمەلگا. بەڵام شۆڕشی ژینە کە دروشمەکەی ژنجیان ئازادیە یەکەم
مسألة حقوقي، مسألة سياسي وإنساني والروائي ما في جني نشان ده. أما يكي لو اشتعنبو دوهم هم بستگیکی نتویی لإيرانا پیو دیار بو، هم بستگی نتویی بواتايا عربكان بلوچكان كرد حتى ترك لتبريز هاتن ببيري او مسألة وهرچند عاستي بيويستان بو بلام اوانيش هم بستگي خويانيان اعلام كل ومجموعة حركتي نشان دا بنشاني پشتيواني كردن لو بزوتن هويا ولا همو گرنگتر او یەکگرتوویە ئەو چیرۆکە کۆنەی سڕیەوە کە کوردیان متهمە کرد بە تەجزیە تەڵەبی یا هێزە سیاسیەکانی کوردیان متهمە کرد بە وابەستگی بە جەهاتی دەرەوەی وڵات یا زۆر بابەتی دیکە جەوهەری ئەم دروشمە لە ڕاستیە ئیلهامگیر بوو لە ویستی خەڵک و ئێرادەی خەڵک و شەقام خیابانەکان. هەر ئەوە بوو کە لە سەراسەری ئێران و بەتایبەت لە شارە گەورەکانە، لە تارانە، لە دانشگاکانە، لە بازارە، لە نێو سندیکای کرێکاران و ڕۆژنامە نووسان و لە مەراکزی ئەکادمیە خەڵکەکە بە ئێحساسێکی بێوێنەوە هاتنە نێو کایەکەوە پشتیوانیان لە مەسەلەی شۆڕشی ژینا کرد. ئەم بزوتنەوەیە یا ئەم شۆڕشە لە ڕاستیە خاڵێکی گرنگ کە پێیوە دیار بوو ململانی بینی تەشەکولهای سیاسیی و پەراوێز خست لەسەر واقعێکی سیاسی مدیریت کرایە هەدایەت کرایە ئەو حرەکەتە چووە پێشەوە ئامانجی ڕۆخانی کۆماری ئیسلامی بوو، ئامانجی تەئمینی حقوقی نەتەوەکان بوو، ئامانجی گەیشتنی ژن بە مافەکانی بوو لە تەواویەتی خۆیان و ئامانجی پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردنی هەموو پێکاتەکانی ئێرانی بوو. و لێرەدا ئەم شۆڕشە ئەوەی نیشاندا کە ئەقڵیەتی شوێنیستی، ئەقڵیەتی کۆدەپەرستی، ئەقڵیەتی پاوانخوازی خرایە پەراوێزەوە. ئەوەی کە گرنگ بوو ئەم شۆڕشە ئیلهامگیر بوو لە دنیای پێشکەوتوو لە مستەوە بە نێونەتەوەیەکانە بۆ تەئمین و تەحەققوقی حقوقی مرۆڤ پێکاتەکانی ئەم وڵاتە تاکەکان کۆ. و لێرەدا ڕەوایی خودی شۆڕشەکەیش کە بانگەشە بوو بە خۆ دوورگرتن لە هەر جۆرە خشونەت و توند و تیژیەک زیاتر نیشانیدا کە خەڵکی کوردستان و سەمپاتەکانی ئەم شۆڕشە و مبەلغینی ئەم فکرە و ئەم دروشمە عەلاقەمەندن بە ئاڵوگۆڕێکی ڕێشەیی و وەلانانی کۆماری ئیسلامی و بنیانانی نظامێک کە ینی بۆ هەمیشە لە کۆنەپەرستی و دیکتاتوری نجاتیان ببێ. بۆیە بە نەزەری من خودی ئەم ئەرزشە سیاسی و ئینسانی و مرۆیانەی شۆڕشی ژینا یەکێک لە خاڵە بەقووەتەکان بوو کە دنیای دەرەوەیش پشتیوانی لێ کرد و دەیان کۆڕ و کۆبوونەوە و سەمینار و شی لە سەرگیرە و دەیان کەسایەتی خارجی پشتیوانی لێ کرد، دەیان ژنی چالاک لە عەرسەی سیاسی و نێونەتەوەیە هەڵویستیان گرت و لە هەموو گرنگتر خودی کۆماری ئیسلامیش لە مقابڵی ئەم ئێرادە قایمە و ئەم فەزا سیاسی و مرۆڤ دۆستانەیە کە تقریبا ئیزولەی کردووە سیاسەتەکانی لە قاودا و زیاتر شەرمەزاری کە لە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەیەکانە و لە ئاستی نێوخۆیشە هەموو مەشروعەتی نظامی خستە ژێر پرسیار ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەی ئەو شۆڕشە بوو. بۆیە جێی خۆیەتی ئێمە ئەرزشەکانی ئەم شۆڕشە و یادەوەریەکانی و ساڵڤەگەری شەهیدکردنی ژینای مەزلوم و یا
لە چوارچێوەی ئەو بابەتانەی کە خەڵکی تر کە چوونە نێو ئەو مبارزەیە و گیانیان بەخت کرد و هەروەها هەڵویستی بیوێرانی خۆیانیان نیشاندا و پۆلێک لە کوڕان و کچانی کورد گیانیان پێشکەش بە بارگای ئازادی کرد و مەجموعەیەکیان ئیسێش گێراون و لە شکنجەکانی کۆماری ئیسلامیان و عیدەیەک هەر بێ سەر و شوێن بوون بۆیە ئێرادەی ئەوان خەباتی ئەوان و ئەرزشە سیاسی و ئینسانیەکانی ئەوان بەرز بنرخێنین و لە بەرامبەر ئەو ئێرادەی ئەوان لە سەری ڕێز و نەوازشدانی وێن و بە تایبەت بنەماڵی شەهیدەکان بەڕاستی بوون بە چیرۆکێک بۆ نەوەکانی داهاتوو کە دەرسی خۆڕاگری و بەردەوامبوونیان لە خەبات بۆ وەدیهێنانی مافەکانیان بەردەوام بن. بۆیە لێرەدا ئەمە واقعەکە کە دەبێ هەمومان هەر کەس ئاستی خۆیان بە پیری وە بچێت یادی بکاتەوە ئەرزشەکانی بەرجەستەتر بکاتەوە ئەگەر خاڵێکی لاوازیش بوو بێ لە جەریانی کار و چالاکیەکانی هێزە سیاسیەکانە و یا چالاکوانانی سیاسی و مەدەنیە لە عەرسەی سیاسی و مەبارزاتیە سعی بکەین ئەو خاڵانەیش بە جوورێک بازنگەری بەسەرا بکەینەوە ببن بەو خاڵە بەرجەستانەی کە زیاتر هاندەری کۆمەڵانی خەڵک بن و یەکگرتووی ڕیزەکانی بزوتنەوەی کورد و سەراسەری ئێران. بەڵێ کاک محەممەد خۆتان ئاماژەشتان پێدا ئەم شۆڕشە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە یەکگرتووی و هاودڵیەکی زۆر لە نێو نەتەوەکانی دیکەشدا پێکهێنا. بەڵام یەکێک لە سەرنجڕاکێشترین و تایبەتمەندیەکانی ئەم شۆڕشە کە بە دروشمەکەیەوە وەکو خۆت ئاماژەت پێدا دروشمێکی زۆر ئینسانی کە جیهانی بووە لەسەر تاسەری دنیا ژن ژیان ئازادی بوو. دەور و نەخشی ژنان کە ژنان پێشەنگی ئەم شۆڕشە بوون. پێم خۆشە دەور و نەخشی ژنان و ئەو کچە لاوانەیە کە لەو شۆڕشەدا زۆر بوێرانە هاتنە سەر شەقام و خۆڕاگری و مقاومەتیان کرد دەور و نەخشی ئەوان چۆن لێک دەدەنەوەیەوە. بە نەزەری من ئەوە هیچ کەس ناتوانێت ئینکاری ئەو واقعیەتە بێ. من ئەرزم کردی ئەو شۆڕشە بە شەهیدبوونی ژیناوە ستارتی لێدرایەوە و تەداومی ئەو شۆڕشەیش بە حزوری فعال و ڕوبە ڕووبوونەوەی ژنان و کچان لە مقابڵی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە زیاتر بەرجەستە بوو. و ئێستەیش هێزی ئاڵوگۆڕ یا هێزی چالاک لە عەرسەی سیاسیە کە بتوانێت زیاتر دەور بگەڕێ بە نەزەری من ژنان و کچان و گەنجەکانی وڵاتن کە لە هەموو بارێکەوە لە مافەکانیان مەحرومن لە هەموو بارێکەوە لەژێر تیغی کۆماری ئیسلامیان و لە وڵاتە لەگەڵ بێهیوایی و بێ ئاسۆی ڕوبەڕوو بوون. بۆیە خودی ئەم نیرووە ئینسانیە و ئەم نیرووە چالاکە بە نەزەری من هەم بزوتنەوەی کوردستان و سەراسەری ئێران دەبێ بە ئەرزشەوە چاو لە ئێرادەی ئەوان بکە و هەم بۆ خۆیچیان لە بەرامبەر ئەم ڕژیمە و ئەم سیاسەتانەی کۆماری ئیسلامی و ئەم نەعەداڵەتی و سیاسەتەی زەبر و زەنگ و فشار و گرتن و ئێعدام و بێسەر و شوێنکردن هەر ئاوا لە مەیدانی خەبات بەردەوام بن. بێگومان بەردەوامبوونی ئەوان لە خەبات نەهایەتەن پاشەکشە بە دیکتاتۆری و بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەکا و ئاوات و ئارەزووکانی ئەوان لە نەوانی کۆماری ئیسلامیە وەدیتێت. بۆیە پێویستە هەم هێزە سیاسیەکان و هەم خەڵکی کوردستان بە تایبەت ئەو بەشەی کە ئێستا چالاکتر لە عەرسەی خەباتە حزوری هەیەەوە لە شەقامە دەور دەتوانن بگەڕن هەماهەنگی و هەمبەستەگیەکان بەرجەستەتر و پڕڕنگتر بێتەوە. بەڵێ کاک محەممەد بابینە سەر ئەو بانگەوازە کە 15 خەرمانان بڵاو کرایەوە. بانگەوازێکی هاوبەش لەلایەن 6 حیزبی سیاسی کوردستانی ئێرانەوە بڵاو کراوەتەوە و داوا لە خەڵکی ئازادی خواز و تێکۆشەر دەکەن کە بەدەم ئەم مانگرتنەوە بچن و داواشیان لە هەموو لایەکە گەڕای ئەوەی کە خۆشیان پشتیوانی و داخوازەڕەوەکانی شۆڕشی ژینیان پشتیوانیان لێ کردووە. من پێم خۆشە بزانم ئەم بانگەوازە ئەم هاوبەشیە ئەو کۆدەنگیە پرۆسەی شکڵگرتنی ئەم کۆدەنگیەمان بۆ باسکەی لە چۆوە دەستی پێکرد پێشنیاری کام لایەن بوو و چۆن ئەم کۆدەنگیە پێکات. بەڵێ زۆر بەجێە
ئێمە لە ڕاهبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەنسبەتی چۆنیەتی ساڵڤەگەری شۆڕشی ژیناوە باسێکمان بوو و دوای تاوتوێکردنی ئەو باسە ئێمە هەیئەتێکمان لە ڕاهبەری حیزب دیاری کرد بۆ ئەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بکەونە گفتوگۆ و دیالۆگ و ئەو بیرۆکەیە بخینە بەر نەزەریان بۆ ئەوەی پێکەوە یەک گرتوانە بە یەک گوتار و بانگەوازێک ڕوو بە خەڵکی کوردستان و ڕای گشتی ئالام بکەین و مانگرتنێکی سەراسەری بەڕێوە بچێ. لەو پەیوەندیەدا ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانمان کرد، گفتوگۆمان کرد، تەبادولی نەزەرمان کرد و هەمویان بەخۆشیەوە پێشنیاری ئێمە یان پێشنیاری حیزبی دیموکراتیان ئێستێقباڵێ کرد و پێمان باش بوو زیاتر ئەو مەسەلە تاوتوێ بکەین و لە دوو کۆبوونەوەی هەیئەتەکانی ئەو شەش لایەنە کە بەڕێوە چوو بە تەوافق گەیشتین ئەو بانگەوازە ئەعلام بکەین و خطوتی ئەو بانگەوازە ڕوو بە خەڵکی کوردستان گەلانی ئێران ئازادی خوازانی وڵات و هەروەها هەموو چین و تێژەکانی نێوخۆی وڵات ئەو مانگرتنە ئەعلام کرێ و هەروەها لە ئاستی نێونەتەوەی تاکید لەسەر ئەوە کرایەوە بە مەجموعەیە حرەکاتی ئێعترازی خۆپیشاندان سەمینار و نووسینی نامە و باس و بابەت بۆ مەراکزی نێونەتەوەی و بۆ دامەزراوەکانی یەکێتی ئوروپا بۆ مەراجعی داکۆکی کار لە مافی مرۆڤ بەگشتی جوڵەیەک وەڕێ بخەین و ئەو جوڵە لە جەهەتی لەلایە لە قاودانی تاوانەکانی کۆماری ئیسلامی و هەروەها داوای پشتیوانی کۆمەڵانی خەڵک لە شۆڕشی ژیلا و هەروەها بە تایبەت زیاتر ئامادەکردنی ڕای گشتی بۆ فشار لەسەر کۆماری ئیسلامی بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی و بۆ هەماهەنگی لەگەڵ ئەو حرەکەتە هەرەوەزیەی کە لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هەروەها هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و وەڕێ ئەخرێت عەتف و هاودڵی خۆیان بە نسبەتی ئەو شۆڕشەوە نیشان بدەن. بەخۆشیەوە ئەم اتفاقی نەزەرەیش ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوە ئێمە لە یەک ساڵی ڕابردوو لەگەڵ کۆمەڵی کۆمونیست، لەگەڵ پەژاک، لەگەڵ پارتی ئازادی، لەگەڵ خەبات، لەگەڵ کۆمەڵی زەحمەت کێشان، لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەر، لەگەڵ هەمووان ئێمە لە گفتوگۆ و دیالۆگا بووین و چۆن دائیرەی کاری جەمعیمان یا هاوکاریمان بەرینتر بکەینەوە و هەر لە چوارچێوەی یەکی دوو سازمانی سیاسیە خۆلاسە نەبێتەوە یەکێک لە تەوسیەکانی ئێمە و هەروەها زەروریەتەکانی سیاسی جنبشی کوردستان بوو بۆ ئەوە ئێمە ڕێکارێکی نوێ بگرینە بەر. ئەو ڕێکارە نوێیش نەتیجەکەی ئەوە بوو کە ئێمە ئەو شەش لایەنە بە لە یەک تێگەیشتنێکی تەواوەوە توانیمان ئەو بانگەوازە بدەین و لە ڕاستای کارکردن بۆ تەئمینی ئەهداف و ئیدەی ئەو بانگەوازە پێکەوە ڕاوێژی پێویست بکەینەوە بە خۆشیەوە هەمووان اتفاقی نەزەریان لەسەر بوو تەوافق کرا و ئەعلام کرا. من وێرای دەستخۆشی لە ڕەهبەری ئەو شەش لایەنە کە بە ئێحساسی مەسئولیەتێکی سیاسی و مێژووییەوە مەسەلەکەیان مدیریت کرد و هەروەها دەستخۆشی لە هەیئەتەکانی ئەو لایەنە سیاسیانەی کە لەلایەن ڕەهبەریانەوە ئەرکدار کرابوون بۆ ئەوەی بتوانین لەو چوارچێوە ئەو هەدەفە بپێکین. هیوادارم کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بە ئەو بۆچوونەوە کە هەمیشە تەوسیانەوەی هێزەکانی یەک بگرن ئەو یەکگرتووی و ئەو یەکگوتاریە شوێندانەر بێ لەسەر گوڕوتین بەخشین بە خەباتی نێوخۆشبان و بە ئیستیقباڵێکی بەرین و پێشوازیەکی تەواو لەو مانگرتنە. ئەوە ئیدەی ئەو پلاتفۆرمە بوو یا ئەو بانگەوازە بوو و ئەوە
لە ڕاستیە بیرۆکەی پێکەوە کارکردنمان بوو لەگەڵ ئەو لایەنانە. هیوادارم ئەمە ئەزمونێک بێ بۆ کاری بەردەواممان و بۆ کاری بەرینتر و گەورەترمان لە ئاستی ئێران، لە ئاستی کوردستان و لە ئاستی نێونەتەوەیش. زۆر باشە کاک محەممەد، لە یەکێک لە خاڵەکاندا لەو بانگەوازەدا لە یەکێک لە خاڵەکاندا داوا لە لایەنە سیاسیەکانی دەرەوەی وڵات و کەسایەتیە هەڵسوراوە سیاسیەکان کراوە کە ڕۆژی 25 خەرمانان بێن ڕێپێوان و ئاکسیۆنی ناڕەزایەتی بەڕێوە بن. تا ئێستا کارکراوە بۆچی لە دەرەوەی وڵات ئەم بانگەوازێکی هاوبەش نەکراوە؟ جگە لێرە ئایا کارێکی وا کراوە لە دەرەوەی وڵات؟ بەڵێ ئەمە هەر لە خودی ئەو بانگەوازەیش هاوڕیانی دەرەوەی وڵاتیشمان ئەرکدار کردووە بۆ ئەوانیش لە ڕاستای ئەو سیاسەتەی کە لێرە لە پێشەگیرێ هەنگاو هەڵگرنوە کار بکەن. بە پێی ئەو زانیاریانەی لانی کەمەکەی تا ئێستا بە ئێمە گەیشتووە، هێزە سیاسیەکان لە دەرەوەیش نوێنەرانیان لەگەڵ یەک لە تەماسان، لە دیالۆگان، لە گفتوگوان و لە دووسێ شوێن ئێستا بەرنامە هەیە ڕێوڕسم بەڕێوە ببن و هەموو لایەنەکانی ئێرانی و کوردستانی و خارجی داوت کراون بۆ بەشداری لە ئەو ڕێوڕسمانە و مەجموعەیە ئێقداماتی دیکە کراوە کە لەوانەیە ئێستا پێویست نەبێم بچمە وردەکاریەکانی، بەڵام ئەم هەمبەستگیەی کە لێرە هەیە و ئەو گوتارەی کە ڕوو بە خەڵکی کوردستان و نێوخۆی وڵاتە بە نسبەتی دەرەوەی وڵاتیش بەشێک لە ئەرکەکانی ئەم بانگەوازە منعکس کراوەتەوە بێگومان لەوەیش هاوڕێیانمان بەو ئێرادە و بەو ابتکاری عملەوە کە هەیانە لەوەیش ئەو حرەکەتە بەڕێوە بن. زۆر باشە کاک محەممەد، ئاخێزی ئەم شۆڕشە کاریگەری زۆر هەبووە، کاریگەری ئەم شۆڕشە و ئاخێزی ژینە لەسەر یەک دەستکردنەوەی بڵین کۆمەلگا و هەندانی ئەحزابی سیاسی لە بزوتنەوەی شۆڕشی ئێرانی کوردستاندا بە شێوەیەک بووە. دەتوانین بۆ ترێکە ئەم بارودۆخە وای کردووە کە ئاوا کۆدەنگی و بانگەوازێک لەلایەن هێزە سیاسیەکانی کوردستان بێت؟ باسم کرد جیاوازی قۆناغی شۆڕشی ژینا لەگە ساڵانی پێشتر لەوەدایە ململانیەکانی بەشێک لە لایەنەکان لەگەڵ دەسەڵاتە زۆرتر لەسەر مەسایلی گروهی یا مەسایلی سازمانی بوو. ئەگەر لە مەرحەلەیەکە ئیسلاح تەڵەبەکان لەگەڵ خودی ئوسولگەراکانە لە ململانیا بوون، حرکەتەکە ئێعترازیەکان بەشێکی ئەچووە ئەو چوارچێوەیە لە ڕاستیە هەم ئیسلاح تەڵەب هەم ئوسولگرا ماهیەتیان معلومە، یعنی ئەوانە لە چوارچێوەی کۆماری ئیسلامی ئەخولانەوە کەوابوو خەڵک هیچ هیوا و ئومێدێکی بە ئەو ململانیانە نەبوو کە دەرهاویشتەیەکی لێبێتەوە کە بە قازانجی کرێکاران بێ، چارەسەری کێشەی نەتەوەکان لە ئێران نابێت، تەمینی مافەکانی ژنان بێ و دموکراتیزەکردنی وڵات بێ. یعنی ئەو ململانیانە ئەرزم کردی زۆرتر شتی متالباتی یا شتی نێوخۆیی سیستم بوو. بەڵام شۆڕشی ژینە لە تەواویەتی خۆیان و ئەو هەمبەستەگیە و دروشمەکانی ئەو شۆڕشە لە ڕاستیە جیاوازی تەواوی لەوەدایە. دروشمەکان ڕادیکال بوون، مەرگ بەر دیکتاتۆر، مەرگ بەر خامنەیی، مەرگ بەر کۆماری ئیسلامی، بڕۆخی کۆماری ئیسلامی، سەرکەوێ ئێرادەی یەکگرتووانەی گەلانی ئێران بۆ بنیانانی نظامێکی دموکراتیک و ئەم دروشمانانە و جەوهەری ئەم دروشمانانە ئالێرە جیاوازیەکەی دیارە و ئومیدبەخش بوو بۆ خەڵک و خەڵکی یەکخست. ئەمە واقعیەتی لەسەر ئەحزاب ئەو مسیجەیشیدا بۆ ئەوانەی کە بە جۆرێک لە تەخەیۆلاتە بینیان لە ئاڵوگۆڕە کردو لە چوارچەوەی ئیسلاح تەڵەبان و هەندێک جەرەیان های دیکە ئەو مسیجەی بەوانیشدا و بۆ ئەو لایەنانەش کە لە نێوخۆ لە دەوری نظام ئەخولانەوە کە ئێوە سیاسەتەکانتان هەڵەیە، ڕێگەی ڕاست ئەوەیە دەبێت پشتیوانی لەو خەتە بکەن. خەتی ڕزگاری، خەتی نجاتی گەلانی ئێران لە دیکتاتۆری و زۆر و زۆر ئەوەیە پشتی ئەو شۆڕشە بگرن و بێنە سنگەری ئەو شۆڕشە و لە شەقامە بێرانەوە بە دەنگی دلێر دروشم بدە پشتیوانی لە ئاماجەکانی ئەو شۆڕشە بکەن.
هێزە سیاسیەکانی کوردستان بە پێی ئەزمموی سیاسیان و خەباتی زیاتر لە 4 دەیان واقعیەتەکەی ئەوەیە بە نسبەتی کۆماری ئیسلامی و ماهیەتی کۆماری ئیسلامیە بەشی هەرە زۆریان لە تەوهومان نەبوون و خوێندنەوەیەکی دروست و کارناسانە و سیاسیان بووە کە کۆماری ئیسلامی لەباری سیاسی و لەباری فەلسەفی و لەباری سیستمی حکومڕانیوە ناتوانێت وەڵام دەربێ و ناتوانێت وەدیهێنەری ئامانجەکانی پێکهاتەکانی وڵات بێ کە بە هەموو شێوەیەک چەساونەتەوە لەلایەن کۆماری ئیسلامی و نەکولی لە مافەکانیان و شوناسیان کراوە. زۆر باشە کاک محەممەد، دەبێت ئاگاداریش بن کۆمەڵە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ کۆمەڵێک کەسانی خۆی وە لایەنە هێزە چەپ و سیاسیەکان بەیانیەکی هاوپشتیان بۆ ئەم بانگەوازە دەرکردووە. ئێوە وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران چیتان کرد ئەوەی بۆ ئەوەی کە ئەو حیزب و کەسایەتیە لایەنە حیزبە سیاسیەکانی خۆتیان یا ئەوانی کە خۆیان بەلایەنگری مافی مرۆڤ دەزانن و دفاع دەکەن لە بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان چیتان کردووە بۆ ئەوەی کە بێنە دەم ئەم بانگەوازە و ئەم مانگرتنە گشتیە بە شێوەیەکی بەرین بەڕێوە بچێت؟ ئەوەی کە تەشەکلهای چەپ ئەوەی ئیشارەت پێ کرد بەیانیەکیانلاوە کارێکی باشە و بەدەستخۆشییان دەکەن و هەڵویستیەکە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە و تاکیدکردنە بۆ مەبارزە دژی کۆماری ئیسلامی و لە قاودانی سیاسەتەکانی ئەوەیشی کە ئەگەڕێتەوە بۆ سەر ئێمە چووەک خۆمان وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران چووەک هاوپەیمانەکانمان کۆمەڵێک ئەقدامات و ئیجراعاتمان کردووە و کۆمەڵێک بەرنامەمان هەیە کە تقریبا نەتوانم ئاماژە بە ئەو خاڵانە بکەم. یەکەم ئێمە جگە لە ئەو 6 لایەنە کە بانگەوازێکی مشتەرکمان داوە وەک ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش ئێمە بەیانیەکی سیاسیمان داوە، بەیانیەکی تحلیلیە هەڵسەنگاندنێکە لەسەر وەزعی شۆڕشی ژینا و تاکیدکردنە لەسەر خاڵە ئەساسیەکانی ئەو شۆڕشەوە بەردەوام بوون لەو شۆڕشە تا وەدیهێنانی مافەکانی گەلانی ئێران. لە ئاستی ئۆپۆزیسیۆنی سەراسەریشە ئێمە لەگەڵ کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال لەگەڵ هەمبەستگی فراگیر ئێمە گفتوگۆ و دیالۆگمان کردووە، بەیانیە دراوە مشتەرەکەن لەگەڵ ئەوانیش و مەجموعەیە فراخان دراوە بۆ ئەوەی کە لە دەرەوەی وڵات مشتەرەکەن پێکەوە کار بکەین، خۆپیشاندان بێ، مانگرتن بێ، ئەرز بکەم چوونە سەر شەقام بێ و پەیوەندی لەگەڵ جەهەت‌های نێونەتەوەیی بێ بۆ هێنانە سەرخەتیان و حمایەتکردنیان لە شۆڕشی ژینا. لەو پەیوەندیە ئەمە ئیقداماتێکی بەرینمان کردووە. جگە لەوە ئێمە ڕێخستنەکانمان لە دەرەوەی وڵات ئامادەگی تەواویان هەیە بۆ گرتنی هەندێک کۆڕ و کۆبوونەوە و سەمینار و داوەت و بانگەیشتکردنی خەڵکێکی فعال و چالاک کە ئێستا لە عەرسەی سیاسیە لە ئاستینی و خۆی و نێونەتەوەی دەوریان هەیە و ئەو کارانەمان بەدەستەوەیە و ئەو کارانەمان کردووە و لەگەڵ کەسایەتیەکان لە نێو خۆی وڵات پەیوەندیمان هەیە، لە دەرەوەی وڵات لەگەڵ مەجموعەیەک لە چارەکبەرانی سیاسی و مەدەنی پەیوەندیمان هەیە و داوەت بە هاوکاریمان کردوون و ئەوانیش ئەلهەق وەلئینساف لەو پەیوەندیەدا ئیدایان داوە لە سەرخەتن ئۆگری ئەو هەمبەستگی و هاوکاریان و بە تایبەت پیرۆزبایان لێکردوین بۆ ئەو هاوپەیمانیە شەش قۆڵیەوە ئەو فەرەخانەی کە پێکەوە داومانە. بەگشتی ئێمە بە نسبەتی خوێندنەوەی هەموو پێکهاتەکانی خەڵکی کوردستان و ئێران پێمان وایە ئەو زەرورەتە زیاتر دەبێ ببینین کە ئێمە لە چوارچەوەی تاکە حیزبێکە یا دوو حیزبە یا سێ حیزبە مەسەلەکە قەتیس نەکەینەوە، سەئیکەین ئێمە بەڕوانگەیەکی ئەوڕۆیی تر، بەڕوانگەیەکی خوێندنەوەی خەڵک و مشارکەتی خەڵک لە پرۆسەی سیاسیە شان بەشانی یەکتر ئەو مەبارزە مدیریەت بکەین و هەدایەت بکەین هەتا گەیشتن بە ئامانجەکانمان. زۆر باشە کاک محەممەد، بابینە سەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئاگادارن پەیتا کۆماری ئیسلامی هەڕەشە دەکات. هەڵبەت ئەمە شتێکی تازە نییە. بۆ ئێوە چیتان کردو وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی هەڕەشەی چەکداماڵین و دوورخستنەوە لە کەمپەکان دەکات؟
بۆ ڕوانەوەی مەترسی ئەم هێرشانە چیتان کردووە؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی هێرشەکە هێرشەی کۆماری ئیسلامی تازە نییە بۆ ئۆپۆزیسیۆن و زەخت و زۆری کۆماری ئیسلامی لەسەر خەڵکی کوردستان و بە تایبەت لە یەک ساڵی ڕابردوو کە هەیئەتەکانی ئێران و عێراق و هەرێمی کوردستان کە سەردانی تارانیان کردووە یا ئەوان سەردانی بەغایان کردووە بەرگشتی لە هاتوچوا بوون یەکێک لە داخەکانیان مەسەلەی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران بووە و گوشار خستن سەر ئۆپۆزیسیۆنی ئێران بووە بۆ ئەوە هیچ جوڵەیەکی عملی لێرەوە نەکەن و لەو پەیوەندیەدا ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان دانیشتمان بووە و پەیوەندی دۆستانەمان هەیە لەگەڵیان نەک هەر ئێمە لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستانیش لەسەر خەت بوون پێکەوە تەبادلی نەزەرمان بووە ڕاگۆڕینەوەمان بووە و لەسەر ئەو بابەتە جاروبار حوزوری بە شێوەی جۆراجۆر نقطە نەزەراتی یەکترمان وەرگرتووە ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ئەیڵێ چەکدا ماڵین و ڕادەستکردنی بەرپرسان و هەروەها دەرکردن لە عێراق و لە هەرێمی کوردستانەوەوانە ئەمە ئەسڵەن بەشێکی لەگەڵ عورفی سیاسی و ڕەوابەتی بەینەلملەل هەر بێگانەیە کەوابوو ئەوە هەر عەمەلی نییە بەشێکیی کە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە خاکی عێراق و هەرێمی کوردستان بەکار نەهێنێت دژی دەراوسەکانیان ئەمە مەسئلەیە کە ئێمە وەک ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی لەگەڵ هەرێمی کوردستان و لە ڕێگەی هەرێمی کوردستانیش و لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە لە تەماساین و لە تەماسا بووین و پەیامی ئێمە بەو لایەنانە گەیشتووە ئێمە بارەها و بارەها تاکیدمان کردوێتەوە گۆڕەپانی خەباتی ئێمە نێوخۆی کوردستانی ئێرانە و خەباتی ئێمە خەباتی سیاسیە خەباتی جەماوەری و مەدەنی و ڕێخستنە و ئەوەی کە چەکی فەرز کردووە بەسەر ئێمە کۆماری ئیسلامی بووە ئەگەر کۆماری ئیسلامی یا ڕژیمەکانی هاو ئەقلی ئەو لانی کەمەکەی خوێندنەوەیەکی واقعبینانیان بوو بە لەسەر جامعەی ئێران و مەسەلەی نەتەوەکان و مەسەلەی چین و توێژەکان و مافی چین و توێژەکان نەیەکێشە ئەو حاڵەتە کە خەڵک چەک هەڵگرەیە ئێمە چەک هەڵگرین بۆیە ئێمە ئەو چەکە هەڵمان گرتووە یا ئەو چەکە پێمانە چەکی بەرگریە دفاع لە نەفس ئەویش بەپێی هەموو یاسایەکی نێونەتەوەی ڕەوایە لەلایەکی دیکەوە ئێمە چەکمان لە هەرێمی کوردستان یا لە سنوورەکانی هەرێمی کوردستان بەو پێی کۆماری ئیسلامی ئەیڵێت یا هەنێ جهەتی نەیار ئایانەوێ زیاتر مەسەلەکە بە ڕێگەیەکی ترا ببەن ڕەوایی بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بدەن بەکار نێنەوە ئێمە ڕامان گەیاندووە خەڵکی کوردستان بۆ خۆی ئێستا لە مەبارزەیەکی سیاسی گشتگیرایە و ئێمە لە کوردستانی ئێران ئێستا حوزوری فعالمان هەیە ئەو حوزورە فعالە ئێستا بە نەزەری ئێمە گەورەترین سەرمایەی سیاسی و معنەویە ئەمە دەتوانین ئەو خەتە زیاتر مدیریەت و هەدایەت بکەین بۆیە لە شەرایەتی ئێستادا مەسئلەی چەک جوڵەی نظامی بەو پێیە کۆماری ئیسلامی ئەیڵەیە لایەنەکانی دیکە جاروبار باسی لێوەکەن لە ئارادا نییە ئێمە هەمومان هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی ئەو هەقە سیاسیە پێمان وایە دەبێت درێژە بە خەباتی خۆمان بدەین و هیچ بیان و پاساوێکیش بۆ کۆماری ئیسلامی نەمێنێتەوە زەخت بکەیتە سەر هەرێمی کوردستان بە بیانووی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران بەڵام واقعیەتەکە ئەوەیە ئەوەی ئێران دەستی پێ کردووە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی ئیسلامی حتا تهدید بۆ دەرەوە سیاسەتێکە تازە نییە سیاسەتی بەنێو سودوری ئینقلابە نارنەدەرەوەی شۆڕشە و سیاسەتی خۆفەرزکردنە بەسەر ئێرادەی گەلانی ناوچەکەدا و بە تایبەتی سەر لە عێراق لە سووریا لە لوبنان لە یەمەن زیاتر جوڵەکانی دەبینرێ و ماڵوێرانیەکان کە بەهۆی دەستێوەردانی کۆماری ئیسلامی هەمومان دەیبینین و خەڵکەکەی ئەو وڵاتانە تێچوویەدا بۆ کەس شاراوە نییە بۆیە ئێمە
ئەوەی ئەگەڕێتەوە بۆ سەر ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە لە تەعاملین لە گفتوگو و دیالۆگین ئەوانش تا ئێستا دەتوانم بڵێم بە بەرچاو ڕۆشنەیەکی زیاترەوە مەسەلەکە ئەبینن و تەعامل لەگەڵ ئێمەکەن بۆیە من بە هیواوە چاو لە ڕەوت ڕووداوەکانەکەم و دڵنیایشم ئەو بیانوانەی کۆمارە ئیسلامیە ئەو تهدید بوو موشک باران و درۆن باران و کردەوەی تۆرۆریستی و هەرەشە و گوڕەشە و خلاصە مستەلاحکردنی مەجموعەیەک میلیشیای لایەنگری خۆی بۆ فشار و بۆ خراپکاری لەسەر ئێمە ناتوانێت بە ئەو هەدەفە بگەت کە کۆماری ئیسلامی هەوڵی بۆ ئەدا و سەردارانی سپای پاسەران و مەسئولێنی ڕەدەباڵای کۆماری ئیسلامی قسەی لێو ئەکەن و ئەوانە بۆیە من پێم وایە خەبات بەردەوام ئەبێ و خۆشببینم بە بەردەوامی ئەو خەباتە و لەو باوەڕام هیچ هەیڕەشە و گوڕەشەیەک نەیتوانیوە بزوتنەوەی کورد بە چۆک دابێنێ و ئەوەی ئەمێنێتەوە ئێرادەی خەڵکەکەیە و خۆڕاگری خەباتگێڕەکانی ڕێگای ئازادیە و ئەو یەکگرتووی و یەک هەڵویستێژە نێو هێزە سیاسیەکان دەیبینم و ئەو ئاگاهی سیاسی و لە یەک تێگەیشتە بە نەزەری من هەموو هەوڵەکانی کۆماری ئیسلامی مایە پوچەکە. هیوادارم کاک محەممەد باسی هەڕەشەکان کرا. باسی خەباتت کرد خەباتە بەردەواممە ئەو خەباتە یەکگرتووی تێدایە هاودڵی تێدایە چاڕوانیتان لە تێکۆشەرانی نێوخۆی وڵات و خەڵکی ئازادی خوازی کوردستانی ئێران بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتی کە شیاوی ساڵگردی ژینابێت چییە؟ دەبێت چۆن بەڕێوە بچێت؟ بە نەزەری من چاوەڕوانیەکە ئەوەیە خەڵک لە ماڵەکانیان نێنە دەرەوە بە شێوەیەکی بەرین بچنە سەر گۆڕی شەیدەکانی شۆڕەشی ژینا و شۆڕشی ژینا و هەروەها لە بەرامبەر هەوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ کەم ڕەنگکردنی ئەو مانگرتنە ئێرادەی خۆیان نیشان بدەن بە شێوەی جۆراجۆر کە ئەو هەوڵانە بێ ئاکام و بێ ئەنجامە و هەم بەستگیەکی تەواو لە بینی هەموو شارەکانی کوردستان و ئێرانە ببێ و داوامان ئەوەیە کەسایەتیانە ئەو کەسانە سەمپاتەکانی ئەو مانگرتنە بتوانن گفتمانی خۆیان بە سەراسەری ئێران ڕاگەێنن لەگەڵ نەتەوەکان لەگەڵ چالاکبوونانی سیاسی و مەدەنی لەگەڵ خەڵکی شارە گەورەکانی ئێران و ئەو گوتارە منعکسکەنەوە بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیەکی هەمبەستگیە بزوتنەوەی پێکەوەژیانی پێکاتەکانی ئێرانە بزوتنەوەیە کە بە دوور لە هەر جۆرە تونند و تیژیەک بزوتنەوەیەکی ئەو ڕۆیە و دیموکراسی خوازیە ڕۆزەوەیەکی بافخوازیە و بزوتنەوەیە کە ڕۆڵی ژنان و نەقشی ژنان دەبێت زیاتر پێوە دیار بێت و زیاتر بەرجەستە بکرێتەوە و هەروە داوا لە ژنان و گەنجانەکەین ئەو تلسمە بشکێنن جارێکی دیکە کە کۆماری ئیسلامی لەو ماوە هەوڵی داوە سەعی بکە لەم پەرسازی بکە و ئاستەنگ دروست بکە نیشانی بدەن هیچ ئاستەنگێک ناتوانێت لە ڕێی ئەو حرەکەتەوە لە ڕێڕەوی ئەو حرەکەتە تەئسیردا بنێت و ئێرادەی خەڵکەکەمان و هەنگاوی خەڵکەکەمان خەڵکاتەوە. زۆر باشە کاک محەممەد من پرسیارم نەمەوە خۆتان ئەگە لە کۆتاییدا ئەزانن وتەیەک یا قسەیەکی نەوتراو هەیە یا پەیامێکت هەیە؟ من زۆر سپاسی ئەوە ئەکەم تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیست یا کۆمەڵی کۆمۆنیست و هیوادارم لەو پێدا و لە چوارچێوەی ئەو بەرنامە مشتەرەکەی کە هەمومان پێکەوە ڕێکمان خستووە زیاتر دەور و نەقشی ئەفشاگەریتان بێت لەسەر سیاستەکانی کۆماری ئیسلامی و زیاتر لەگەڵ کەسایەتیەکان و نوێنەرانی ئەحزاب و فعالینی نێوخۆ دەرەوە توێژ بکەن بێگومان ڕاگەیاندن و گوتاری ڕاگەیاندن تەئسیری ڕاستەوخۆی هەیە لە وزەبەخشین و وەرەبەخشین بە کۆمەڵانی خەڵک ئارزوی موفقیتان و خوازم و دەستخۆشیتان لێکەم و زۆر بەخێر بێت. زۆر سپاست دەکەین بۆی کە داوەتیمەتان قبول کردوبینە خزمەت بەڕێستان. سپاس کاک محەممەد. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست
هێشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە تایبەت بوو بە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینا و دەستپەیکی شۆڕشی ژن ژیان ئازادی قسە و باسێکمان کرد لەگەڵ کاک محەممەد نەزیف قادری ئەندامی بەڕێوەبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت.